بەناوی خوای بەخشندەی میهرەبان سڵاوتان لێبێت بەڕێزان لە بەرنامەی ئەمڕۆ قسە لەسەر ڕەوانەکردنی لیستی موچەی موچەخۆران دەکەین بۆ بەغداد. دیارە دوای دەڕۆژ لە تاوەکاری تەیف سامی لە لیژنەی دارایی پەرلەمانی عێراق کە داوای کردبوو حکوومەتی هەرێم لیستی موچە ڕەوانە بکات. ئەمڕۆ لیستی موچە بە زمانی عەرەبی ڕەوانەی بەغداد کراوە. لە بەرنامەی ئەمڕۆ قسە لەسەر ئەوە دەکەین ئایا دوای ئەو ڕەوانەکردنە کەی پێشبین دەکرێت موچە دابەش بکرێ و سەبارەت بەوەش کە هۆکاری چێ دوای 15 ڕۆژ لە بڕیارەکەی دادگای فیدراڵی تاکو ێستا دەسەڵاتدارانی هەرێم هەنگاوی کێنە ناوە بە ئاراستەی جێبەجێکردنی بڕیارەکە لێکەوتەکانی چی دەبن و لە داهاتوودا بۆ مانگەکانی داهاتووش چی ڕوودەدات. ئەم سەر لەگەڵ لە بەڕێزان دکتۆر بەختیار شاوەیز پەرلەمانتاری پێشوو عێراق و ئیحسان زەڵمی ماستەر لە کارگەری کار تاوتوێ دەکەین. سوپاسی ئامادەبوونتان دەکەین. کاکتۆر بەخێر بێن. ئەگەر سەرنجی بەڕێز بزانم لەسەر ناردنی لیستی موچە بۆ بەغداد بۆ چی ئامادەکردنەکەیت بە بۆچوونی بەڕێز داوەندەی پێچوو دەڕۆژ لەمە بەرتەیف سامی وتی لیستی موچە بنێرن ئەمڕۆ دوانیوەڕۆ نێدراوە بۆ بەغداد. زۆر سپاس کاک حەکیم، سڵاو ڕێز بۆ تەواوی بینەران، بۆ میوانی بەڕێز. لە ڕاستیە ئەم پرسیارە پرسیاری هەموو خەڵکە، پرسیاری هەمومانە و پرسیارێکی واقعی و منطقیە و ئەم پرسیارە پێشم شتێ حکوومەتی هەرێمە بێ جوابی باتەوە. یعنی بەداخەوە جگە لە داواکاریەکەی وەزیری مالی عێراقی ئێمە بڕیاری مەحکەمەی ئیتیحادیمان هەیە کە پێش ئەوەش بوو تقریبا 5 ڕۆژێک ئەبووایە هەر لە یەکەم ڕۆژی ئەو بڕیارەوە کە بۆ شێوە دەرچوو کە تەکیدی لەسەرەوە کردەوە و دەڵێت لەمە دووە پێویستە لیستی موچەخۆران لێرێ بۆ بەغا و بەغا حکوومەتی عێراقی و سەرۆک وەزیرانی عێراق لەگەڵ سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان بەرپرسن بەرامبەر بە دابینکردنی موچەی فەرمانبەران. بۆیە هەر لەو ڕۆژەوە من پێم وایە پێویستی بەوە نەئەکرد ئیتر وەزیری مالیە داوا بکە، پێویستی بەوە نەکرد خەڵک خۆی ئەوە بکە. بۆیە حکوومەتی هەرێمی کوردستان وەزارەتی مالیە بە تایبەتی ئەم ئەرکەی بکردایە کە نەیان کردووە. ئەمە بەڕاستی هۆکارەکەی بۆچی دەگەێرەوە هەوڵێکەیە بۆی کە بڕیارەکان جێبەجێ نەکرێن ئەوەی کە پێویستە زیاتر بە موچە بڕیارەکانی حکوومەتی مەحکەمەی ئیتیحادی هەمومان ئەزانین کە ئەم بڕیارانە بڕیاری قاتعن و ملزەمن و شیاوی تانەلێدان نین و ئەگەر بڕیارەکان جێبەجێ نەکرێ لێکەوتەی خراپتری بەدوادێ وەکو بینیومانە و ئەمە لە لایەکلایەکی ترەوە تۆ بە چ قوتێک و ئەتوانی بڵێ من ئەمەوێ یان محاولە ئەەکەم جێبەجێ نەکەم. ئەو کاتێکە بێتۆ لە مووقفی قوتابی مەبەست حکوومەتی هەرێمە. ئەگەر لە مووقفی قوتە بێ بۆ نمونە لە ڕووی اقتصادیەوە و لە مەسلەی ناردنەدەرەوەی نەوت ئەمانە ڕانەگیرایە و داهاتی حکوومەتی هەرێم و ئەو شەفافیەتی کە هەمومان باسیەکەین هەبوایە گەندەڵی نەبوایە بە تەکید محاولە ئەوەی کە تۆ ئێڵێ بۆ جێبەجێ نەکردنی ئەکرا. بەڵام بە هەموو کارتی بەدیلیان نییە پێم وایە نییە نەک نییە. یعنی بەداخەوە ئێستا بەرەو ئەوە چین کە ڕۆژانە حکوومەتی هەرێمی کوردستان و هەرێمی کوردستان وەکو قوارێژ ئەگەر سەیری بکەین ڕۆژ لە دوای ڕۆژ بەرەو پاشەکشە ئەچێ لە زۆر ڕەهەندەوە و لە هەموو لایەنەکانەوە. ئەگەر مەسلەی اقتصادی و ئابووریشی لێ دەرکەین مەسلەی موچەی لێ دەرکەین لە ڕووی هەیبەتی هەرێمی کوردستانیشەوە کە ئەمە بە دەرەجەی یەکەم بۆ دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان ئەگەڕێتەوە و بۆ بەرپرسانی هەرێمی کوردستان ئەگەڕێتەوە بڕیار بەدەستانی ئەم هەرێمە ئەگەڕێتەوە و لە داهاتوویشە باجی ئەمە ئەدەن ئەم سیاسەتانەی کە کردویانە ئەبوایە بەو شێوە نەبوایە. ئەمەی بڕیارەکانی دادگا بەمەی موچە و بەوەی یاسای هەڵبژاردن و بە هەموو ئەو شتانەی تر بڕیارێکن بەدەر لە دیوە قانونیەکەی ئەتوانم بڵێم تا ڕادەیەک بڕیاری توندن و بڕیارێکن کە تا ڕادەیەک ڕەتفعلێکە بەرامبەر بەو سیاسەتانەی پێشووتری هەرێمی کوردستان کە هەبووە. ئەو سیاسەتانەی کە زۆر جار هەمومان باسمانە کرد داوامانە کرد بەو شێوەیە نەبێ. بەڵام لە هەموو حاڵەتەکانە وەکو ئاماژەم بۆ کرد بەداخەوە هەرێمی کوردستان وەکو قوارە کە هەمومان خاوەنی ئەو قوارەین ئەم کیانە کیانی حیزبێک
وە سەرکردەیەک و دوو لایەن سێ لایەن چیچی ئەمە نیە ئەمە کیانێکە هی خوێنی شەیدانی کوردستانە هی ئەو کەسانەیە کە دڵسۆزی ئەم خاک و وڵاتن بۆیە بەداخەوە ئێڵێم کە ئێمە بەرەو پاشەکشە ئەچین و ئەگەر بەم شێوەش بەردەوام بێ نەک مەسلەی اقتصادیوانە کە ئەمە شتێکی گرنگە حەیویە بۆ خەڵک ئێستا بەداخەوە ڕەنگە بڕیاری تریشی بەدوا بێت. باشە دێمە خزمەتە دواتر کاکی سانجەنابشت بەخێربی سەرنجی بەڕێزت چێ لەسەر دواخستنی نردنی لیستی موچە چاوەڕۆ دەکرێت و لیستی موچە نێدراوە پاک بێ بڵین لە بەغداش کێشەی بۆ دروست نەبێت بۆ نردنی موچەکە؟ وەڵێ بەنای خی گەورە میهرەبان سڵاوم بۆ دکتۆر و هەموو بینەران هەیە دەستان خۆش بێتەوەرێکی گرنگە حقیقات یعنی گومانی خەڵک بەرامبەر بەم دوو حیزب دەسەڵاتدارەی هەرێم وایە جایمەش لە ناوە خەڵکەی ئەگەر سێرێکی بکەین ئەمان هەر بەڕاستی نایانەوێ ئەم خەڵکە لە ئیسراحەت و لە ڕەفاهیە تابێ لەبەرەوە بە بڕوای من خۆی هەموو چاکسازیەک کاکرێ حتمما زەرەر لە بەرژەوەندی کۆمەڵێکەدا ئەم کۆمەڵە بربەست دروستەکەن لە بەردەمیان لەبەرەوەی ئەم چاکسازیە نەکرێ جاگەر لە لیستی موچە ئەگەر لە لیستی موچەیە لیستی موچە بە بڕوای من بیانووە بۆ ئەوەی کە ئەم داهاتی ناوخۆ و ئەم شتانەی کە لێرە هەیە و ماوە بینەرنەوە یان تەسلیمی نەکەنەوە بە عێراق و لێرە بمێنێتەوە بڵێ بڵێ دواکەوتنی دەڵێن بە زمانی عەرەبی داوایان کردو فریان نەکەوتون و ئەوان لەدا ڕۆژە حکوومەتی عێراقی هەر بەڕاستی زۆر ڕوویاکی ڕوونی نییە بەرامبەر بە خەڵکی کوردستان بە تایبەتی لە دوای ئەم هەڵبژاردنەی ڕابردوو کە وەکو دکتۆری شاماژەی پێکرد یان تا ئەندازەیەکی زۆر پێگەی کورد بەرەو لاوازی ڕۆشتووە لەوێ لەبەرەوەی هەر بەڕاستی لەوێ پردبوون و لەتبوون هەیە ئێستا کورد یەکدەنگ نییە لە پەرلەمانی عێراق ئەمە وای کردووە کە ئەم پەرتەوازەیەی کورد ئەوان سوء ئیستیفادەیان لێ کردووە لەوەی کە بڕیار لە دوای بڕیار بەرەو لاوازکردنی قەواری هەرێمی کوردستان بڕۆن یعنی خۆ دیارە بڕیارەکانی دادگای فیدراڵی بڕیاری موچە بڕیاری پەرلەمان بڕیاری نازان هەموو ئەو بڕیانانەی کە بە دوای کە پێویستە موچەکە لە بەرژەوەندی خەڵکدانیە ئەوەی زۆر نییەگەر جێبەجێ بکری ئەمەی کە تایبەتە بە موچە حقیقەت خەڵک پێی خۆشە بۆ لەبەرەوەی خەڵک برسیە خەڵک وەزعی خراپە خەڵک ئێستا لە ڕووی یعنی ژیانی زۆر زۆر ناخۆشە بەڕاستی تۆ لە ساڵی ڕابردوو 3 مانگ موچەت وەرنەگرتبێ ئێستا 2 مانگ ڕۆی سمانگی سێهەما هێشتا 1 موچەت وەرگرتبێ ئەم خەڵکە وەزعی خراپە لەبەرەوە ئەڵێ کابراکە کەوتە ناو بەحرێکەوە ئەگەر تەنها پوشێکیشی دەستکەوێت دەستی بۆوە با خۆ پوش ڕزگاری ناکات لە ناو بەحرا جا خەڵک هەر بەڕاستی یعنی ئێمە دڵمان ژانەکە کاتێ باسی لاوازبوونی قەوارەی هەرێمی کوردستانەکرێت لە عێراقا بەڵام چی بکەین لەگەڵەوەی کە مناڵەکانمان برسین چی بکەین لەگەڵی مامۆستایان سەڵاتدارەکان وایان نەکردووە ئەم لە سەڵاتدارانەی هەرێم بەڕاستی وایان کردووە قسەکە لەسەر ئەوەیە بیانوەکە چییە کە ئەمان ئەیدەن بەدەستەوە یان بیانوەکەی ئەوان چییە کە ئێمە ئاوالیەکەن ئێستا منافەسەیەک هەیە لە بینی کورد و عەرەبا منافەسەیەک هەیە لە بینی پارتی ویکێتیا منافەسەیەک هەیە لە بینی ئەلمانی و ئیسلامیە ینی ئەم منافەسانە وای کردووە کە بەڕاستی بیانوو بن هەموو بۆ دواخستنی موچە بۆ نەناردن ئەگەر نا حکوومەتی عێراقی ئەگەر بیەوێ من پێم وابێ هیچ لە وەزعەکە ناگۆڕێ ناوەکەی من ئیحسانە بە کوردی نووسرابێ یا بە عەرەبی نووسرابێ چی لە وەزعەکە گۆڕێ مەگەر زمانی کوردی زمانی دووهەمی ڕسمی عێراق نییە قەرار نییە لە دەستورە ئەمە نەچەسپێوە بڕیاری لەسەر نەدراوە ئەم بیانوە چییە؟ وەڵا لیستەکە بکەن بە عەرەبی ئێخۆ بەشداربووانی کوردستانیش بەشدارن لە وەزارەت چاوەڕێ دەکرێت لیستەکە پاک بێوین کە نردبیان ئەو لیستەی کە ئێستا نێراوە ئەو ئێستا سەی زۆری لەسەر هەبوو بەڵێ ڕەنگە تا ئێستاش هەمووی بەتەواوەتی نەڕۆشتە بێ لیستەکە تەبعاً ئەمڕۆنی وەڕۆن لە دوای سەعات 12 بە ئێمسای وەزیری دارایی حکوومەتی هەرێم بە ئیمێڵێک نێراوە بۆ بەغدا بەڵام لەوێ ئێستیلام نەکراوە چونکە ئەوان ئەڵێن دەوام تەواو بۆ هیچیان پێ نەکردووە هیچ شتێک ئەم لیستە تۆزە جیاوازی لە ڕێژەی موچەکەیە هەیە ئەگەر ئەوان پارەیان بناردایە بۆ هەرێم 812 ملیار یا 7 ملیاریان ئەنارد بەڵێ 600
پێشتر هەر بەداهاتی ناوخۆ ناڵم من باسی گشتیەکەم بەڵام ئێستا لەم لیستەیە گەشتۆتە 900 و ئەوەندە ینی ئەو لیستەی کە ئەمڕۆ لە وەزارەتی دارایی ئێرەوە نێراوە بۆ بەغدا 900 و ئەوەندە ملیارە ئەم جیاوازیە ئایا ئەبێتە بیان و بۆ ئەوەیەوان نەینێرن ئەمە یەک دوو ناردنی ئەو پارەیە کە وەکو وەزیری دارایی عێراق وتی هەر بگاتە دەسمان لە نزیکترین کاتە ئەینێرین ئایا ئەم نزیکترین کاتە بۆ ئەو کەیە کاتی دەوامە ئەگەر کاتی دەوام بێ سبەینە تا ئامادەیەکەن و تا ڕایەکێشن و تا ێ بنە بەردەسی و تا ئەواکرێت دەوام تەواوە بێتە دەوام تەواو بوو سبەینە دەوام تەواو بوو 2 سبەینی یەکەوێتەوە هەفتەی داهاتوو ئەگەر وەکو وتم ئەم بیانۆش بەدەستەوە بێ یعنی گومانم وایە ئەکەوێتە سەرەتای هەفتەی داهاتوو ناردنەکەی هەرچەند ئەوان وتیان هەر کە بارمان کرد یەکسەر ئیعلانی موچاکرێ ئەگەر ئیعلانی موچیان کرد حکوومەتی هەرێم ئەوە بزانە وەریان گرتووە ئەگەر وەریان نەگەر ئیعلانی ناکەن چکە بەدەستی بەساڵەوەی ئیعلانی موچە ناکەن لیستی موچە کاکتۆر تێبینی جەنابەت پێ دوایە سپەی موچەکە بکات تەیف سامی بینێرێ یاخود لیستی موچە پێ دوای لەوێش پێداچوونەوەی پێ بکەن یاخود هەرەوە بینێرن خۆی لە ڕاستیە ئەگەر بیانەوێ بە دوای بیان و ئەو شتانەیە بگەڕن زۆرتی تایە ئەتوانن بیدۆزنەوە و بیکەم تێدایە دکتۆر بندیواری تێداتر هەمومان ئەزانین یانی ئەو وەزعی کە لە کوردستانە هەیە بە تەئکید بەڵام یەک شتەیە لە قەراری مەحکەمەیە لەبەرەوەی هەردوو حکوومەتی ملزەم کردووە یعنی ئەمە بڕیاری ئەنجومەنی وەزیران نییە ئێمە پێشتر بڕیاری ئەنجومەنی وەزیرانی عێراقیمانە بوو ئەوی 680 ملیار بوو 8 ملیار ناوخۆشیان حساب کرد بەڵێ خۆی تهدیدی ئەکرد کە تهدیدی ئەکرد لەبەرەوە ئەمە ئەتوانرێت وەکو ئەوەی کە لایانی هەرێمی کوردستان تەئکید لەسەرەوەکەنەوە باسی ڕقم و شتیتیانەیە ئەوەڵێ دابینی موچەکە و داوای لیستەکەتان کردووە ئەمە لیستەکەی و فەرموبینی چەند پێشبینی کە پێی لیستەکە بینێرن یاخود هەر وەکۆی پێشوو وەکوتم ئەگەر بیانەوێت ئەتوانن شت بدۆزنەوە بەڵام تەسەورەکەم لەم دۆخەی کە ئێستا هەیە باشە ینی ئەوانیش مەرحەلە بە مەرحەلە گوشارەکان نینەکەن یعنی ئێستا تینێکی زۆر توندیان کردووە ڕەنگە زۆر لەم کاتەیە ئیتر ئەمن زۆر نەکەن بە مشکیلە ئەمە بنێرن بەڵام پرسیارەکە لێرە ئەوەیە ینی ئێستا وەکوی پێشتر باسمان کرد محکەمەی اتحادی لە 20 مانگەوە قەراری یابوو باشە لە 20 دووە باشە فەرمەوە هەموو کاتیان کوشت ئەو خەڵکە ڕەش و ڕوتە ئەو موچەکەی دواکەوەدەوە ڕەمەزانە ئەوە گرانی ناو بازارە پێویستی بە پارەوەمانەیە ئەبواە پێشتر ئەمایان کردایە دەفەرم و ئێستش لێرەوە بیڵێنەوە هەر لێرەوە ئەمڕۆ لە ئێستەوە بەرنامەی هەبێ حکوومەتی هەرێمی کوردستان جاکردنەوەی حساب بانقیە هەر شتێکی ترە بۆ ئەوەی مانگی داهاتوو کە ئەکەوێتە جەژن و بەرە جەژنانە ئەو خەڵکە ئەوەندەی تر برسی نەبێ و ئەوداڵی ئەوە نەبێ کە موچەیان نێت وەکو ئاماژەیشیان پێکردووە و وەزیری مالیەش باسی کردووە لە ماوەی کەمتر لە ماڵێکە زیاتر لە ملیۆنێک موچەخۆر ئەتوانێت هەژماری بانکی بۆ بکرێتەوە و ئەوەشی وتووە مەبەستمەوەیە ئەمەی کە ئێستا هەیە لەم هەفتەی داهاتوو ئینشەڵڵا هەمووی وەریەگرێ بەڵام ئێمە هەل ئێستەوە خەمی چیمانە خەمی مانگی داهاتوومانە مانگی داهاتوو ئەگەر تۆ پلانت نەبوو پێوەست نییە بەوەی کە هەرێم چەند دەچێتە پێشەوە سەوکو بەرەز 15 ڕۆژ ڕۆژتووە هیچ هەنگاویان نەناوە باەتی بۆ حساب بانکێکە بۆکردنەوەی لقی بانکە فیدراالەکان لە هەرێم مشکلە یعنی من بۆکو ئاماژەم پێکرد ترسی ئەومانەیە کە ئەمەش نەکەن یعنی ئەمە بۆ لیستێک ئەو نەدواکەوتووە ئەی بۆ هەژماری بانکی و بۆ حسابەکە ئەبێ چەندێک ئەوە بکرێ لێرەیە هەستێک گومان هەیە کە هەندێک جار حکوومەتی ئێرە خۆی ئەوێ دوها بکەوێ ئەمە مشکلەکەی گومان هەیە گومان بەعزە شتێکەیە ئەوەندەی ناوێت بۆی موچەکە دوا بکەوێ مۆزۆی سیاسی تایە مۆزۆی نەوتی تایە مۆزۆی زۆر جار بێوەش بزانین هەندێک کەس پێی وایە کە ئەوێ دوا بکەوێ بۆی بە خەڵک بڵێ فەرم و ئێمە باشتر پێشتر موچەمان ئەدا لە کاتی خۆیان ئەوە چەندێکە نەوتیان ڕاگرتووە فەرم و نەوتیشمان تەسلیم کردووە بەڵام بە نەتیجە من بەنیسبەت خۆمەوە ئەوەی کە بەلای مهمە هاوڵاتیە خەڵکە موچەکە وەرگەوە بەلاو نیە ئەم فڵانە حیزبی ئەلف ڕاستەکەیان بە دوو لە ڕووی ئێوە ڕاز ناکە مشکلەکە هی خەڵک لای ئێمە ئەبێ خەڵک بێ حیزب بۆچی دروست بووە حکوومەت بۆچی هەیە نابێ باوکی میلەت بێ
حیزب نابێ هەدەفی و استراتیژی یەکەمی خزمەتکردنی خەڵک بێ ئەی ئەو کاتێک کە حیزب خۆی ئەبێتە هۆی گومان و دردوەنگی لە لای خەڵک و ئەبێتە هۆی سەرچاوی بڕینی موچەی خەڵک ئەمە یعنی چی لێرە ئێمە لەم فەزایە ئەژین ئەمە مشکلەکەیە بۆیە من لێرەوە ئەڵێم حکوومەتی هەرێمی کوردستان ئەبێ بەرنامەی هەبێ ئەو مانگەی کە لەبەر دەستایەتی وەکو ئاماژەم پێکرد هەر ئێسەوە بواە بەرنامە بە جدی دەستی پێکردایە با هەژمارەکە ئەوە بواە یەک نقطە هەیە کاک حەکیم من دیوێکیم باس کرد حەزەکەم دیوەکە با ئەوەی وەکو وینەکەی لێنێت ولا تقربوا الصلاة وانية أو نكين دائما إنصاف بين لقسكردنا من باس يوم كر حكومتي هريمي كردستان أما دوختيتي وحكومتي هريمي كردستان كم ترخم ولا مسألة وأويك لبغار وأداء لمسألة محكمة اتحادي رد فعله بلام باسي وانا مكربي دي وكي تريش معناها براستي ام محكمه كي اسل بغاها محكمه كي نالم نا قانونيه او شيء منيه چکم براستي خوب دارم بیا ولا كاتي خوي اما البرلمان بي بلام ام محكمه لمهامكي خوي زور زياترتي بريوا زور زياتر زعما سەرۆکی دادگەش قسەیەکی کردبوو دوای ئێستا باسی ئەوەکەم خەویستم بڕۆم بۆ ئەوە ینی بۆ نمونەیەکی بەسیتی ئەمڕۆ بۆ بێن بۆی حەیەوی بێ نمونەکە لەگەڵ سەرۆکی دادگای ئوردونیا کۆ بۆتەوە ئەزانی ئەڵێ چی زمانێکی زۆر خەتەرە ئەمە بەڕاستی ئەبێ لە بیرمان بێت ئەڵێت ئیشی ئێمە هەرەوە نییە پارێزگاری لە لادانە دەستوریەکان بکەین ئیشی ئێمە ئەوەیە کە مەسەلەی حڕیات و ئازادیەکان و نازام يعني خاکی عراقیش بازەکە بەڵێ بێک پارچەی ئەمە خۆی کردووە بە دەمڕاستی دەسەڵاتی تەنفیزی و تەشریعی باش تۆزانی من ترسیەوەمەیە ڕۆژ لە ڕۆژان پەرلەمانە ڕۆشێنێتەوە پەرلەمانی کوردستان پەرلەمانی عێراق پەرلەمانی عێراق یعنی نمونەیەکی تر کاکە واز لە کورد بێنە مەسەلەکەی حەلبوسی و سوننا دێمەوە خزمەت باش دێمە خزمەت کاکتۆریان کاکستان سەبارەت بە کاتکوشتن هەوڵێکێ بۆ کاتکوشتن بۆی ئەم براری دادگای فیدراڵی سەرنەگرێت چون سەر کاکتۆری جامەژ بگێت کە برارەکان مولزە من دەبێت جێبەجێ بکرێ هەوڵێکێ ینی هەوڵە تاکوێ دەڕوام کاتکوشتنە لەوەی کە لیستی موچە تاغیری بکەی بینێری لەکردنەوەی ئێستا باز دەکەی بانکی ڕەشید ڕافی دەین ئامادەن ڕەزامەندن بام تا ئێستا ئەوان ڕەزامەندیان دەرنەبرۆ لێرە بکرێتەوە کاتکوشتن بەدی دەکرێت وهر لە ڕاستیە لە سیاسەتە ئەوەندەی گومان هەیە ئەوەندەی یەخین نییە یعنی ئەکرێ ئەمانە هەموو گومان بن چونکە سیاسەتەکەن ئەوان سیاسەتەکەن لەگەڵ ئێمەش سیاسەتەکەین لەگەڵ خۆمانە ینی ئەم دوو حیزبە سیاسەتەکەن لەگەڵ یەکتر لەگەڵ خەڵکیشا لە کاتێکا وەکو دکتۆر ئاماژەی پێکرد یعنی ئەبوو حیزب حکوومەت هەمووی خزمەتکاری میلەت بێ بەڵام ئێستا پێچەوانە بۆتەوە حیزبەوە تا بۆ بە کۆمپانیا و خەڵک دەوڵەمە نەکاتەوە نێرە ئاوای لێکا و جیابێتەوە لە خەڵکو و هەر شوێنی ژیانی هەموو شێوازەکانی ژیانی جیاکاتەوە لە خەڵکی و ئەوە خەڵک ئاوای لێ کە جیابەوە لە خەڵک ئیتر چاوی لێ نییە نازانێ ئەم خەڵکە لە چی وەزعەکە ئاژی خوامانە بە تەواوی دابڕاون لە خەڵک هەر بەڕاستی ینی دابڕاون لە خەڵک بە هیچ شێوەیەگان لە خەڵک نییە چونکە ئەو دەوروبەرەی خۆیان کە نزیکن لێیانەوە هەمووی هایلای فەژی ئەتۆ بڕۆسەری خەڵکی بازار بکە بڕۆسەری کیانە چێتە بازار کیانە چێتە ناو خەڵک تاگەدەر لەبەرەوە بڵێ ئەم بیانوانە کە ئەدرێ بەدەستەوە با بڕوای من ینی لێرە ئیرادەیەکی بەهێز نییە بۆ ئەوەی ئەم دۆسیەیە بە تەواوی تەسلیمی حکوومەتی عێراقی بکرێ بۆ بکرێت لە زیانیانە بۆ نمونە ئەگەر تەسلیم بکرێ موچە بکرێتە هەژماری بانکێ و کاتە لە بڕیاریشە سەر بەخۆ دەبێت لە زیانیان بەڵێ ئەمڕۆ کاک مەسعود تەصریحێکی یاوە ئەو بڕیارانەی دادگای فیدراڵی بە نادەستوری و بە ناقانونی و بە خراپ وەسفەکە لە کاتێکا کە هیچ ڕێگریەک نییە لە جێبەجێکردنیا ینی هیچ شتانەیەک وەرناگرێت بڕیارەکانی دادگای فیدراڵی ینی تۆرە دوای ئەوەی کە بڕیاری داوە دوای خۆی بواە ئێستا بەڕاستی هەموو هەنگاوەکانی جێبەجێکردنی بڕیارەکان جێبەجێ بواە ینی بەڕێکەوتایە بۆ جێبە بەرەوە ئاراستی جێبەجێکردن بەڵام ئەمان نا هەر چاوەڕێی ئەوەن ڕۆژێ لە ڕۆژان یان خوچوزانم دەسەڵاتێکی تر ئەوەیسا مەسەن ئەمریکا دێتەوە ناوەوە چوزانم ئەم دووەلە دێتەوە ناوە ئەم دادگای هەڵەوەشێنەوە نایی هەڵن شتێکی لێ بکەن بە ئاراستی ئەوەی ئەم بیانوانە بربەستن لە بەردەمەوەیە کە ئەم دۆسیانەی هەرێم تەسلیم نەکرێت ئێستا سەڵاتدارانی هەرێمیانەوێ موچەکە ڕاستە خۆ لە بەغدا بدرێت پێویست بووێ کە
بە تێگەیشتنی من ئەمەی کە جگە لە ئاشکرابوونی گەندەڵی و پەیوەندی بەەوە شکل لە هەڵبژاردنەکان ڕەنگە لەمە دوانە توانن موچە بەکاربێنێ بەڵێ هەر ئەمەی دووەمیانە هەر بەڕاستی ئەمان لە پەنای ئەم موچەدان و بەڕێوەبردننی دەوڵەتەیە ئیسفادەیەکی مادی زۆر باشیان کردووە تاکەکانی ناوام حیزبانە خۆزگە حیزبەکان بووە ینی تاکەکانی ناو حیزبەکانی دەوڵەمەند بوون وایەن لاتوە کە جیابوونەتەوە لە خەڵک قسەکە لەسەر ئەوەیە ئەم تاکانەی ناو حیزبەکان مەسلحەتیان لە مەسلحەتیانە نییە دۆسیەی موچە تەسلیمی حکوومەتی عێراقی بکرێت چکەیتر ئەو ناتوانێت 50 حیمایە هەیە 50 حیمایەکە وەرگێ ئەو ناتوانێت تر جارێکی تر 300 فەوجێکی 300 کەسی هەیە جارێکی تر وەریگرێتەوە ئەمە چکەیتر تەسلیمی ئەوان کراوە خۆ ئەوانیش خۆتەزانی بە قانون و بە یاسا ئیشەکەن کە بە قانون و یاسا ئیشیان کرد چی ببینێ ئەو قەناعەت پێەکە لیستی موچاگەر پاک و نەزیه و چاکە ئەوە گەیشتە بەردەستیان سبەینێ یاخود نیهایەتەن یەکشەممە بڕیاری لێ ئەدات و پارەکان نێرێ هەر تەنها ئەم جارەژ نییە پارە ناردن ینی هەر بەڕاستی ئەمان ئیشیان بۆ ئەوە کردو مانگی داهاتوش جواب بکەوێت چکە هیچ هەنگاوێکیان نەناوە بۆکردنەوەی بانکەکان لێرە بانکە فیدراڵی بۆژمان هەر بانکەکە چۆدارێ باڵقەکەی بکاتەوە ڕاشید و ڕافیدین ڕەزامەندیان دەربڕ ئەوان ڕەزامەندیان دەربڕیەوە بەس لێرە لە سەڵاتدارانی هەرێم تا ئێستا هیچ قسەیەکیان نەکردووەلەوە بڵێن ئامادەین بڵێن وەرن بڵێن هاوکارین بڵێن لە خزمەتین ئەمەش دیسانەوە بۆ مانگی داهات و گرفتێکی زۆر گەورەیە ئەم جارەی نێرێ ئەوە 2 ڕۆژی تر 3 ڕۆژی تر 4 ڕۆژی تر نەینارام هەفتەی نێنار هەفتەی داهات و هەرەی نێرێ بۆ مانگی دوو چکۆ بڕیاری داوە ئەم جارە بەبێ حساب بانکی ئەی نێرێ بەڵام بۆ مانگی داهاتوو بڕیارەکە وایە ئیلا هەژماری تایبەتی فەرمانبەرەکە نەبێ موچەخۆرەکە نەبێ ناینێرێ دەوەرە لە ئێستەوە بزانە چۆن فریاکەوی بۆ مانگی سێ ئەو موچە بۆ برێرە لە نهایەتی ساڵ مانگە کامڕۆ بڵێن بەیانی حوتی مانگە جەبڕاستی من ینی پێم وایە بەیانی حوتی سێ ڕۆژی ڕاپەڕنی سلێمانیە بەیانی ینی لێرەوە ئەکرێ ینی بەڕاستی من پیرۆزبایی لە مامۆستایان و لەوانەی کە چوونە سەرجادە و دەستخۆشییان لێ بکەم کە بەڕاستی ڕاپەڕینێکی باشیان کرد و ئێستا خۆیان ڕزگار کردووە لەم حکوومەتی هەرێمە ئەوە نیە لیستەکان نێرێ بۆ ئەوێ و ئیتر کەی جێبەجێ ئەبێ ئەم هەنگاوە کاک حەکیم ینی بە بڕوای من نابێ وەستانی تیاابێ چکا گەر ئێستا بگەڕێنەوە ئیتر واز بێنن لە چوونە سەرجادە و لە ناڕزایەتی دەربڕین و لە خۆپیشاندان و ئەوانە ئیتر ئەوانیش ڕاگرن ئەوانیش ئەمێننەوە بۆیە بێ ئەم هەنگاوە بەردەوام بێ ئەم خەباتە مەدەنیە بەردەوام بێ ئەوان تاوەکو بەردەوام بن تاگەنە نەتیجە و سەرکەوتنی تەواوەتی بەدەستێتی ناخۆش قسە دەکەین کاک دۆر ویست باسی نمونونەکان کەسەوار بەدادگای فدرالی ڕۆڵەکەی ئێمە وتێت ڕەنگەشتی دیکەش بەڕێوە بێگەر جێبەجێ ئازایی مەبەستم لە یەک شتە مەبەستم لەوە بوو ئێمە باسی کەم تەرخەمی و ئەوەی ئێرەمان کرد باشە بەڵام ئەبێ ئەوەش بزانین بە ڕاستیە هەر کەم و کورتەکە لێرەوە نییە ئەوەی کە ئێستا لە بەقا ئەگوزەرێ ئەو دادگایی کە هەیە دادگایەکە هەر بە تەنها سەرقاڵی بڕیارکردنی قەزایی نییە یان با بڵێن ممارەسەکردنی سوڵتەی قەزایی نییە تا ڕادەیەکی زۆر ئەتوانین بڵێن تەنگی بە سوڵتەی تەنفیزی و بە سوڵتەی تەشیعیش میستوەوەی سەباسی هەر تەنگی بەرە سەڵاتداران هەرێم هەڵ نەچنیوە بە هەمووی لە ئەمان زۆر خەتەرە آخر ئێمە ڕەنگە با یەک شتەیە ڕاستی ئێمە ئێستا وەکو تەنگی بلەچی بە عێراق ئێستا ئەمڕۆ باسی ئەکا بە وازەحی مەسەلەی حڕیات و ژی ئەمانە بەیان دووبایی ڕەنگە بڕیار دەرکا پەیوەندی بە مافی ئینسانەوە هەبێ بە ئازادیەکانی ئینسانەوە هەبێ ئەو ئاماژەیەکی ترسناکە يعني لێ بخوێنینەوە ئەم جۆرە ئەوەی کە بەدەر نییە لە دەستێوەردانی ئەم دەوروبەرەی کە خۆمانە ئەم دەوروبەرە بەتەکید یعنی تۆ ئێرانە تورکیایە هەموویەتی بەڵام ئەوەی کە ئێستا هەیە زۆر بە وازەحی دیارە ئێستا بۆ نمونە مەسەلەی سونەکان ویستم باسی کە هەلبوسی من لێرەش جارێکی تر باسم کردەوە بە هەموو ئەوەی کە ڕوویدا بەڵام مستحقی ئەوە نەبوو دادگای فیدراڵی لە ماوەی ساعتێکە ڕئیسی پەرلەمان سیستەمی پەرلەمانیە لە عێراق یعنی ئەمە ئەنێرێتەوە بۆ ماڵەوە ئەمە زۆر خەتەرە چونکە ئێمە وەکو کورد ئەبێ زۆر لەمە بترسین چونکە کەس وەکو ئێمە پریشکی دیکتاتۆریەت بۆ تاگڕۆیی بەر نەکەوتووە خۆسەدام حوسێنیش کە یەکەم جار هاتە سەر حکوم کیمیایی نەڕژ بەسەر خەڵکی کوردستانە یان ئەنفاری نەکردین ئێستا لە ڕێگەی دادگا و بە ناوی دادگاوە
ئەمە بەرەو ئیتیجایەکی زۆر خراپەڕوە مشکلەیە زۆر یعنی مەبەستم لەوەیە بەهۆی ئەو بۆشایی کە دروست بووە لە عێراقا بە تایبەتی و ئەو بیانوانەی کە لێرەوە دراوە بەوێ کاڵەم بۆشایی باڕوونی کەمەوە مەسلەی سەحبی سەدریەکان لە ناو گۆڕەپانی سیاسی گورجێکی زۆر کوشندەی داوە لە پرۆسی سیاسی چکە دیموکراسیت پێویستی بە تەوازنە کاتێک کە ساحە چۆڵە بێ بۆ لایەنێک ئیتر ئەو لایەنە گوێی لێ نییە خاستن لە عێراقەکە مەسلەی تائیفێت و مەزەبێت و ئەمانە زۆر ئەوەیە ئەو لایەنە حەقی نییە بەسەر دیموکراسیەت و بەچیچی و ئەمانە بیرن نەچین خۆ ئێستا ئێمە کە ئەڵێن لێرە گەندەڵی هەیە تۆ کاک حەکیم هەتا ئێستا کەس نازانێ ژمارەی حەشدی شعبی لە عێراق ناخۆرەوەش گەندەڵیە بێگومان بەسەوە پاسەیە بۆ لێرە موچە من ناڵێم تۆ تێبگە لەمە دادگای فیدراڵی بۆ ئەوەی هەمومان بڵێن دادگایەکی مڵسیفە با بەیانی بڕیارێ دەرکە حەشدی شعبی تۆ چەند دەیە و چەند بندیوارە بەسەر کۆ پەرلەمان بە پەرلەمانتارێکی کورد ئەگەر پارتی بێکێتی ئەوە کێشەکە لێرە سەربەخۆی ناکەوەیە بە تەکید مەبەستم لەوەیە ئێمە ئەبێ کە سەیری ئەم دیمەنە ئەەکەین یەک دیوی بچووکی نەبینین گۆشەیەکی نەبێت بەس ئەوەی موچە ئەوەی کە پێویستە بە موچە لە بەرژەوەندی خەڵکدانە لە بەرژەوەندی پرۆسی سیاسی دانیە جێبەجێ بکرێمە ئەو موچە لە دەستی پارتی ویکێتی دەربێن خەڵک لەسەرەوە نییە من ئەزانی چی زۆر فراوانتر ئەبێ سێری ئەوە بکەین نەوەکو دوای شتێکمان بەسەر بێ ئەڵێن خۆزگا هەر برسیمان بواە باش خۆزگا ئازار شکر بە برسێتیەکە شتی ترمان بەسەر بێ کاکە مەوزوعی ئەو لایەنە تونڕەوە مەزهبی کە لە بەغا حکوم ئەکا ئەمە ئەگەر بەو شێوەیە بەردەوام بێت زۆر خەتەرەکە حەکیم تۆ لە جاتوێ بەیانی کاندید بێ ئەو بن بۆ عسکەری زین بە زۆرش ئەو خەتەرە مەسلەی هەڵوەشانەوەی پەرلەمان مەسلەی دەستخستن بۆ ئەنجومەری پارێزگاکان یعنی تۆ سێرەکەی لە بەغا زۆر شت هەیە نادەستوری ئۆمانەیە با دەستیش با بۆ ئەوانە جگە لە دەستدانەکەی ئەبێت لە چوارچێوەی قانون و لە چوارچێوەی قووەتی خۆیان بێت لە چوارچێوەی دەسەڵاتەکانی خۆیان بێ دادگا وەکوتە چی کردو بوون لە دەسەڵاتی دادگانە بێ لە مەسلەی موچەکە بێ لە یاسای هەڵبژاردن بێ چی کردو لە دەسەڵاتی خۆی نەوێ ڕەنگە بڵێنە دادگا بڕیایی لەسەرکردنەوەی بارەگایەک داوە ئەمە ئیشی ئەو نییە تۆزانی من حەقم نییە بەسەرەوە بارەگای کوێ ئەوانە دادگا نە ئەو دادگایە ئیشی زۆر لەوە گەورەترە کە مڵکی گشتی بووە شوێنە سکاڵی ئەبواە لە شوێنی ترەوە ئەمە پەیوەندی بەڕێنماییە بووە کە کاکە ئێمە تا ئەم بیستویەکە کە ئەم هینە هاتووە لە 2034ەوە دادگایەکی ترمانە بووە مەدحەت مەحموود و ئەوانە باشە بۆ لەو کاتانەیە ئەوەی نەبوو خاستن دادگا ئەبێ ببێتە هۆی چارەسەرکردنی کێشەکان نەک زیاتر توندکردنەوەی کێشەکان هەر ئێمە نین من باسی کورد ناکەم سونە کاکە تۆ زانی ئێستا چی کردووە پێیان ئەم تەوەجوها ئەزانی چی لێەکەوێتەوە ئەمە ترسی هەیە داعشی لێ بکەوێتەوە جارێکی تر ڕێزەکانی دادگاوای لێ دەخوێنێتەوە ترسی هەیە کاکە یەک شتی با پێ بڵێم ساڵی 2011 مالکی لەسەر حکوم بوو مالکی زۆر تون بوو لەگەڵ سونەکانە سونەکان مزاهرە بوونەوەی و بە دەبابە لێیاندن کاتێکی زانی داعش هات ئەو ماڵوێرانی هێنا بەسەر هەمومانە داعشکی هێنایی ڕەتفعلی سونەکان بوو بۆ ئەوێ لەبەرەوە لە دائیمە لە سیاستکردن و لەو وینەی کە هەیە نابێت و ئەوەندە تونبی بیگەینیتەوە ئاسەی کە وەکو باسم پێشوازێکی باش هەیە لە بڕیارەکانی دادگا چۆن دەبینی هەڵپەرکێشە بووە هەبوو بەس زایی ئەبێەوە بزانین ئەوە ڕەتفعلی ئەو نەعەدالەتیە هەیە کە لە کوردستانە هەیە باش بەڵام دڵنیاتەکەمەوە بەشێکی زۆر ئەوانەی کە هەڵپەڕیون لە ناخی خۆیانە پێیان ناخۆشە گەشتون بەوە دڵنیاتەکەم وەکو وتم یا ڕەبی نەگەینە ئەوەی هەزار جا بڵێن خۆزگا بەر برسیمانە بووە شتی ترمان لێ نەیەت تۆ باشە شتی ترۆکو چی چاوەڕێی هەڵوەشانەوەی قوارەی هەرێمی کوردستان کاکە لە دەست و دیاری کراوە و خۆ دەسوود دەبێ هەموار بکرێتەوە بیەوێ شتی بۆ دۆزێتەوە بەرەو ئەوەی شەچێ ئەتوانێ بۆ دۆزێتەوە بیانووی بۆ دۆزێتەوە بۆ لە بەرەوەی کەس نییە بڵێ کاکە بۆ ئاکەی کەس بۆی نییە ئەسڵەن کەس بۆی نییە سەرتا پارتی ویکێتی ئەوەکانی خۆیان بکشێنەوە ئەگەر پێیان وایە نادەستوری هەر لەوێشن وایە لە دادگا
من پێم وایە بیر لەوەش کراوەتەوە من ناتوانم من حقم نییە بەسە پارتیەکەیتەوە بەڵام حل نییە تۆ دوانی شەکشێنیتەوە یەکسەر بەیانی بۆ پڕەکاتەوە زۆر ئاساییە بەلایەوە زۆر ئاسایە پڕێکاتەوە لەوێژ نەبی ئەوە خۆی قەراری خۆیە تۆ ئەگەر بڕیاری موچەکە هەڵبژارنەکە دووکیان لە خزمەتی پرۆسی سیاسیدانیە لە خزمەتیایەتی بەڵام وەکو وتم زۆر باش بوو لەوەی کە ئەم بڕیارانە باشە کاردانەوەی ناوخۆیی هی بە تایبەتی لەسەر مەسلەی پێکاتەیە چیە ئەمانە تەفاهمێک هەبوایە لەسەری تەفاهمێکە بووە ینی بۆ نمونە ئێستا ئەو جێتەی کە داوای مەسلەی داواکەی ڕەفع کردووە بۆ هین بۆ شێوەی نەبووە کە بڵێ هەر یانزەکەی پێکاتەکان ئەو یەکسەر ئەمەی کردووە ئەنجا مەسلەی یاسای سێریکە یاسای هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان باش ئەم یاسایە لە بڵێن لەنەوە دوا دەرچووە دوای ژەموار کراوەتەوە بەپێی دەستوری عێراقی دەڵێت هەموو ئەو یاسا و بڕیارانەی کە پەرلەمانی کوردستان پێش 2005 پێش دەرچوونی دەستوری هەمیشەی عێراق دەرکراون هەر هەمویان دەستورین ئەی تۆ بۆ دەست بۆ ئەماوەی ئەمە کێشەکە لێرە ئەمەیە تۆ من باز لە موچە ناکەم باسمان کرد کە بەداخەوە بەهۆی ئەم سیاسەتەوە کە ئێمە گەشتوین بەوەی کە بەڵام باز لەوە دەکەم ئەم کە دەستور بە ئاسانی پێشێل بکە و ئەمڕۆ داوای ئەوە بکە کە دەست بخاتە ناو هەموو ئازادیەکانی خەڵکو و حڕیات چیشی ترسیەوەمەیە لە دوو ڕۆژی کە ساڵێکی کە شتێک دەربکە هەمومان لی پەشیمان بین بەڵام سوپاس دەکەم دێمە خزمەت کاک ئێستا سەبارەت بە داهاتی ناوخۆش ئێستا لەبەرەوە وێر چاوەکانە سەر بەغدایە ئێستا دیارە داهاتی ناوخۆ چی لێ دێت فرۆشتنەوە دووە تەنکەر کە ئەوش کە دەکرێت خۆ بەشێکی موچەی پێ بدرێ لانیکەم ئەوون بووە لەو بینەدا خۆی لە ڕاستیە ینی پێشتر ئەم وەزاش نهاتە بۆ پێشەوە ئەمان هەر ئەوە تەفروتونایانە کردو بیان بردەوە بۆ ماڵە تایبەتەکان و بۆ ژوورە تایبەتەکانی خۆیانیان ینی بودجەی ناوخۆ و ئەمە نەیانەدا بە خەڵکی و بەڵکۆیان کرد بە بیانوویەکیش بۆ حکوومەتی عێراقی کەمتر بنێرە نەیێرێ پارەکە نەنێرەوە تا خواردیشیان خۆی بەڕاستی من سەرنجێک لەسەر ئەوەی کاکە دکتۆر بدەم هەر بەڕاستی ئەم دادگا فیدراڵیەی کە لە عێراقا دروست بووە هەمووی خراپ نییە بەشێکی باشە بەمەرجە لە خزمەتی خەڵکا بێ یعنی بەشێکی چونکە ئەگەر ئەو دادگایە لە کوردستان هەبوایە ئەیوت باشە لە 2015ەوە تا ئێستا لە 2014ەوە تا ئێستا 15 موچە هەر نەدراوە کێ لێ مەسئولە ینی کێ لێ مەسئولە ئێستا خۆزگە لەوێ خۆ حتمما داواش قەید کراوە بزانین دادگای فیدراڵی توانێت چی بکات بۆ ئەمە خۆمە کێ لێ مەسئولە یا سەرۆکوەزیرانی ئێستا یا سەرۆکوەزیرانی پێشوو لێ مەسئولە خۆ کێیتر لێ مەسئولەوە نیە تر ئەو سەرۆکوەزیران کەوتم ئەم سەرۆکوەزیران و جێگرەکەی سەرۆکوەزیرانی پێشوو جێگرەکەی بەرحاڵ ئەمانە لێ مەسئولن لەم وڵاتە بەداخەوە هیچ شتێک و خۆی نەماوە ینی هیچ شتێک تەنانە دادگا ینی دادگا خۆی بێ بە پێی یاسایەک بجوڵێتەوە لەم وڵاتە بەس ئەوە تا دەستور پێشێلەکە ئەوە تا مەسەلەن لە خۆیەوە بڕیارەدا ئەوە تا بڕیاری جێبەجێکردنەدا لێرە کاتێکە ئەو مەسەلەن بڕیارەکان نابێ خۆی بێت جێبەجێ بکات و دیفاعی لێ بکات و پارێزگای لێ بکات بەرحاڵ قسەکە لەسەر لێرەیە لەسەر ئەوەیە بۆ میلەتی کورد لە ئێستایە ئەم تەسلیمکردنی لیستەی موچەیە بۆ ئەم گەلە ڕەشوروتە قازانجە و بشکەوێتە سەرسکە من تەمەناکەم پارتی وێکێتی لێرەیە کۆتایی بەمە بێنن ینی بڕۆنەوە ئەو حساباتە ڕاستکەنەوە ئەو باقانە بێن لێرە ئەژمار بکەنەوە بۆ هاوڵاتیان با هاوڵاتی ڕاستەوخۆ وەریگرێ دوایی ئەمێنێتەوە سەر ئەمەی کە جەناب باسیەکەی بەتەنکردنە و دەفرۆشێ و ئەو چاڵە نەوتی هەیە و ئەو بیرە نەوتی هەیە و ئەو ئاوای فرۆشێ ئەمەیان ئەکرێ دوایی ئەوان حساباتی خۆیان بکەن بە دزیەوە ئیکەن بە ئاشکرا ئیکەن ئەیکەنە قانون و یاسا چونکە لە ڕابردوو کاک حەکیم بیرمان نەچێ لە کوردستان زۆربەی ئەو شتانەی کردویانە بخۆیان بڕیاریاندا و توانە ئێمە دەسەڵاتداری مطلقین لە کوردستان و خواگەر قسەشمان بکردایە لە پەرلەمانیش ئەوان زۆری نەبوونیان بردەوە هەر لەبەرەوە هەموو شتەکانیان بە یاسایی کردووە ئەم زوڵمانەی کە یەک بە یەک لە 2014ەوە لەم خەڵک و ڕەشوروت و میلەتە کراوە هەر بەڕاستی هەمویان ئێستا ئەوان شەرعاندویانە بۆ خۆیان لە کوردستان بەڵام ئێستا دادگای فیدراڵی هاتووە ئەڵێ بەستە بوەستە
تەواوی تۆ دەسەڵاتی ئەوەت نەما هەموو شتێ بشەڕێنی بۆ خۆت آخر نامەنتیقە سەرۆک وەزیرانێک و جێگرەکەی بە دوو کەس بێن لەناو ئەو ئەنجومەنی وەزیرانەیە بڕیار بنە بڵێن وڵاوە 3 مانگ موچە نادەین آخر بە چ شەرعی دەسەڵاتێک یعنی بە چ قانونێ بە چی یاسایە خۆ لە هەموو دنیاە ئەمە نەبووە کە ئەمانەیکەن بۆیە ینی بەڕاستی دیسانەوە تاکی دەکەمەوە ئەمان تەمەنا ئەەکەمەوە یادی ڕاپەڕینە خەڵک لەوە زیاتر بێزار نەکەن کە ئیتر پەنابەرێتە بەر شتی تر چونکە خەڵک ناچار بووە ئەهاڵێ ئەو پندێکە بۆیان و برسێتی ڕەگی هاری پێوەیە یعنی بەڕاستی خەڵک برسی بووە کە خەڵک برسی بوو ئیتر گوێی لەوە نیە ئەڵە با من بکوژرێن بەس نییە دوای مناڵەکەم ئیستراحەتەکە با من بڕۆمە سەر جادە بمگرن با بمکەنە زیینجان با هاچی شتێک هەیە بۆم بکەن بەڵام دوایی مناڵەکەم ئیستراحەتەکە دوایی نەوەکانم بە ئاسوودەی ئەژین کاکە ئێستا ئەم کوردستانە وای لێ هاتووەی یعنی بەڕاستی ئەوانەی کە بیرەکەنەوە تۆزە یعنی ئێمە کسپەی دڵمانیە کاڵین هەرێم لە ناو بچێ من باوکم سەدام شەهیدی کردووە بەخوا تا قیامەت لە بیرم ناچێتەوە بەڵام ئێستا تاوام لێ هاتووە ینی ئەبیستم لە خەڵک کاڵێ خۆزگە بە کە فندزی پێشوو سەدام باشتر بوو تا ئێستا دەیان جارو لە دەیان شوێنە وەڵام داوەتەوە کاکە سەدام باش نەبوو بیرمان چۆتەوە بەس ئەمان ئەوەندە خراپەیان کردووە خراپەکانی سەدامیان سەرڕێز کردووە سەرڕێژ بەسەری ئاڕژێ سەرڕێژیان کردووە لەبەرەوە بەڕاستی تەمەناکەی من ئاوایە لێرە کۆتایی پێبێنن و بێنەوە سەر ڕێگە ڕاستەکە ئەوە تا لیستی موچیان تەسلیم کردووە با بڕۆن ڕێکارەکان بگرنە بەر تکایە ئەم خەڵکە زیاتر برسی مەکەن چونکە برسیان بکەن ئیتر دوایی تاوانەکەی لە ئەستۆ خۆیانە لە ئەستۆ خۆیانە مەسەرەن ئێستاوە تا مەسەرەن حیزبەکان بڕۆسەیری بەیان نامەکانیان کە ئەوان زۆر تووڕەن تا ئێمە یعنی ئەو دوو حیزبە دەسەڵاتدارە بڕۆسەیری بەیاننامەکانیان بکە سەرۆکی حیزبەکان و بەیاننامەکان بڵاوەکەنەوە ئەوان کاکە واکەین و آخر تۆ 32 ساڵەن کردووە ئێستا تازە بەم ئەخیرەوە ئەتەوێوا بکەی لەبەرەوە ئومێد دەکەم کە بیانوو نەدەن بەدەستەوە هەژمار بۆ فەرمانبەران بکەنەوە زوو بە زوو بێنە سەر خەت قەیناکە بە بانکەکانی خۆیان کۆمپانیەکانی خۆیان بە ئەم ماوەیە ئیتر کۆتایی پێبێنن لێرە چونکە عیبە سبەینێ دادگای فیدراڵی بڕیار بدا بڵێ ئەوە بڕیارمدا بەکردنەوەی فلان لقی فلان و فلان بانک لە سلێمانی هەر عیبەیە عیبامە شەرمەزاریە بۆ ئێمە تاوای ئەوان بێن بیکەن و چکۆمە خزمەتی خەڵکەکەن یەک شتی تری بچکۆلەش طبعاً ئەو بانکە تەنیا منیە مەعاشەکەی لێوەرگری 19 سوودی تری هەیە بۆ هاوڵاتیانی کوردستان ئەگەر بکرێتەوە لێرە وەکو ئێستا لە عێراقا ئەو هەموو خەڵکە سوودمەندە ئەو هەموو خەڵکە 19 سوودی تریان هەیە کردنەوەی بانکەکان لێرە ئەوە نقطەی یەکەم نقطەی دووهەم ئیزنمەدەی یان بەڵێ بە کوردی وەسواستەکەم ئاگەر ئیزنم بدەین نقطەی دووهەم ئەوەیە کە ئیتر لە مەولا ئەوە لیستی موچە چوو بۆ عێراق و هەژمارەکرێتەوە با ئیتر خەڵک نەترسێ لەمەی معاشەکەی ببڕن و ئەوە بەیانی دوو بەیانی انتخاباتە کاکە وەرن عقوبەیان بن وەکەن وەرن حەقیان پێ بکەنەوە ئەگەر ئێستا ئەترسی سبەینێ موچەکەت ببڕن ئیتر تەواو موچەی تۆ لە عێراقا لای برادەرانی خوارەوە ئیتر موچەکەت نابڕن بێخەم بڕۆرە سەر سنووقەکانی دەنگدان و بێخەم حەقی خۆت بکەرەوە ئەم چەند ساڵە بیرت نەچێتەوە ئێمە لە 10 ساڵی ڕابردووە دکتۆر لە 2014 تا 2024 ئێمە 1 ساڵ و 3 مانگ موچەمان خوراوە دزراوە نەکەوە کە بڵێن کەم دراوە و نهاتوە و دواکەوتووە بێجگەلەوە خوراوە ئەو کاتە لە سا 12 ئەوانە بەڕاستی ئەم خەڵکە نابێ بیری بچێتەوە سوپاس دەکەم کاکتۆر کاتەکەی منی بەرەوە حملەی دەست پێ بووی ئێوە ئێمە پیر سەرەتانە حملەی خۆت کرد پێشی تێفسامی بینێرێ گەر تێفسامی بینێرێ بەیانی بێ هەفتەی داهاتوو یاخود چی ڕوودا ئەگەر برێدەکانی جێبەجێ نەکەن چی ڕوودا بە کوردی ئەگەر بڕیار جێبەجێنەکەن بە تەئکید عقوبەی تریەتە پێشەوە بۆیە من پێم وایە حکوومەتی هەرێم ئیتر لەوە زیاتر باوەڕ ناکەم هین بابەدەسەوە تا لیستەکەی نردووە و ڕەنگە بە تەئکید لە ناو فۆزایی کە هەیە لە ڕەنگە ئامادەکردنی لیستەکەیشیان پێیچوو بێ یعنی ئەمە فەوزای چیە لەناو دام و دەستگایانی حکوومەتەوە تا باسی ئەوە کرێ فۆج کراوەتەوە و هێزی چەکدار دروست کراوە و چی ئەمانە ڕێخستنێوێ یەکەم ماڵە با ئەمە پێش حەدەست دەکەوین مویمەوەیە لیستەکە ڕۆشتووە
تەسەورەکرێ سبینە پارە بێت یان ئەو پەڕی هەفتەی داهات و دەست پێەکە و ئینشاءڵڵا بەڵام لە هەمووی مهمترەوەیە وەکو ئاماژەم پێکرد مەسەلەی حسابانکەکە ئەمەش نەکرێ بە کێشەیەکی گەورە بۆ ئەوەی کە جارێکاتی دەرنێکەوە تۆ لە برێرەکەی دادگای فترە نەوتراوە لە ماوەی مانگێدا گرە سەڵاتدارانی هەرێم و عێراق پێکەوە هەمانگی بکەن دەکرێت تاوا بکرێت هەمووی ئەگەر بتەوێ هەر بە بڕیارەکەی دادگایشەوە ئێستا و دادگای و بڕیارەیە نێداوە بڕواتە بێ تااقەتی لێ بواە بیویستایە بڕیارێکی هێدا عکسیەوە بێ هەمووشی بە پێ قانون ئەیکشێ بە ئارەزوو خۆی ئەمە واوەوانە تۆرە تەسریحی سەرۆکی دادگای فیدراڵی کە ئەمڕۆ داوێتی ئەڵێ ئەگەر حکوومەت بە یەکجاری نەیتوانی بە مۆڵی هەمووی بنێرێ ینی وەزارەت فەرمانگەکان خۆیان ئەوەشی وتووە ینی ئەمە کە زۆر بۆ فەرمانبەر ئەڵێ فەرمانبەری هەرێم وەکو فەرمانبەرانی تەواوی عێراق لە هەموو مافەکان موچەکە شاوتا بکرێ و موچە هەر بەشێکی بچووکە لە ناویان موچە زۆر کەمە شتەکانی تر مهمترن ئەگەر بەگارزان دکتۆر بەختیار شاوەی سوەکاتی حەسان ساڵ سوپاسیان بدەبوونتان سپاس بۆ بینەرانی بەڕێز سپاس بۆ هاوکارانم خواتان لەگەڵ